بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق بەبێ فراکسیۆنە کوردیەکان پرۆژه یاسای قەرزی پەسەند کردووە لە یاساکەدا پشکی هەرێم نردنی پشکی هەرێم بەسراوەتەوە بە ڕادەستکردنی بەڕێکنەوت وەروە داهاتە فیدراالیەکان. لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین و قسە لەسەرەوە دەکەین کە دەبێت کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم یاسایەدا کۆوەگەری ئەم کورد یاسایە جێبەجێ بکات و لەگەڵ بەغداد ڕێک بکەوێت مانگانە چەند لە بەغداوە بۆ هەرێم دێت. بسم الله الرحمن الرحيم. پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق و پەیوەستکردنی ناردنی پارە بۆ هەرێم با ڕادەستکردنی نەوت کاردانەوەی بەرفراوانی لێکەوتەوە. باپی یاسای قەرز کا بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە لە پەرلەمانی عێراق بابێ فراکسیۆنە کوردیەکان دەنگی لەسەر درا ئەگەر حکوومەتی هەرێم بڕێک نەوت و داهاتی گومرگ و باج ڕادەستی عێراق بکات دوای لێدەرکردنی خەرجی سیادی پشکی هەرێم لە بودجێ عێراق دەنێردرێت. پێوەستکردنی ناردنی پارە بە ڕادەستکردنی نەوت کاردانەوەی سێ سەرۆکایەتەکەی هەرێمی لێکەوتەوە و بە ئەو مەبەستە دانیشتنێکی ئەوبەش ئەنجام دەدەن. سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا دەڵێت یاساکە بە زۆرینە و بەبێ ڕەچاوکردنی پرەنسیپەکانی ئاوبەشی و سازان و ئاوسەنگی تێپەڕێنرا هەوڵەکانیان دەخەنەگەر بۆ پارێزگاری لە ماف و شایستەکانی خەڵکی کوردستان. بەشێک لە پەرلەمانتاران حکوومەتی هەرێم بە هۆکاری کێشە دروستکردن بۆ پارەکەی هەرێم دەزانن و دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان 6 ساڵە ئامادە نیەنەوە تەسلیم بکات. لە ڕوونکردنەوەیەکیشدا حکوومەتی هەرێم لەبارەی پەسەندکردنی یاسای قەرزەوە ڕایگەیاند چەندین جار نیازپاکی خۆیان نیشانداوە و سەردانی بەغدایان کردووە. هەمیشەش پابەندیە دەستوریەکانیان لە بەرامبەر دابینکردنی ماف و شایستە دەستوریەکانی خەڵکی کوردستان جێبەجێ کردووە. لە ڕاگەندراوێکیشدا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ دەکات هەنگاوەکەی پەرلەمانی عێراق پێشێلکردنی گیانی پێکەوە ژیان و هاوبەشیە و پێچەوانەی هێڵە گشتیەکانی ڕێککەوتەکانی پێشووترە ئەو کات وەستانەوەیە دژ بە هەر جۆرە لێک نزیک بوونەوەیەک بۆ چارەسەری کێشاڵپەسەرراوەکان. پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق و پەیوەستکردنی ناردنی پارە بەنەوتەوە ئەندامانی پەرلەمانی کوردستانیشی هێنایە سەرخەت. لە بەیاننامەیەکدا 26 ئەندامی پەرلەمانی کوردستان داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات شاندێک ڕەوانەی بەغدا بکات و پرسی نەوت و خاڵە سنووریەکان و شایستەی دارایی تەواوەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراقیدا یەکلا بکاتەوە. هەروەها و 26 پەرلەمانتارە داواش دەکەن پەرلەمانی کوردستان دانیشتنێکی بەپەلە بە بەشداری وەزیرانی پەیوەندیداری هەرێم ئەنجام بدات. لە سەراستی نوێنەرانی کوردیش لە پەرلەمانی عێراق چەند پەرلەمانتارێک ڕوونکردنەوە لەسەر یاسای قەرز دەدەن. هەریەکە لە ئەحمەدی حاجی ڕەشید و هۆشیار عەبدوڵڵا ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاشکرای دەکەن ئەگەر هەرێم بەپەلە وەفدێک بنێرێتە بەغدا و لەگەڵ سەرۆک وەزیران و وەزیری دارایی بکەونە گفتوگۆ و پابەند بن بە ناوەڕۆکی یاسای قەرزەوە دەتوانن لە بڕی 320 ملیارەکە زیاتر دەست بخەن و ئێستا کاتی ئەوەیە مەلەفی ئاڵۆزی نەوتی هەرێم لەگەڵ بەغدا یەکلا بکرێتەوە. ئەو دوو پەرلەمانتارە ئاماژە بۆش دەکەن ئەگەر هەرێم بۆ ئەو 3 مانگە لە یاسای قەرزدا نەتوانێت بەپەلە نیەت باشی نیشان بدا و بەشێک لە نەوت و داهاتەکان نەگەڕێنێتەوە بۆ بەغدا ئەوە بۆ یاسای بودجەی 2021 کە بەم زوانە دەگاتە پەرلەمان کێشەی گەورەتری بۆ دروست دەبێت. لای خۆشەوە ئاڵا تاڵەبانی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی باز لەوە دەکات ئەوەی ڕوویدا دەرەنجامی بەڵێنشکاندن بوو ئەو بێمتمانەیە بوو کامەوەی چەند ساڵێکە لە نێوان هەرێم و ناوەند بوونی هەیە. ئاڵا تاڵەبانی باز لەوەش دەکات ئەو سیاسەتەی هەرێم لە بەرامبەر ناوەند پەیڕەوی دەکات بۆشایی گەورەی ئەمنی ئابووری سیاسی و دیبلۆماسی دروست دەکات و کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندی دوولایەنە بە خراپی جێدەیەڵێت و زیانی دوورمەودای لێ دەکەوێتەوە. هەروەها دکتۆر غالب محەممەد ئەندامی نەوت و غازی پەرلەمانی عێراق لەبارەی پەسەندکردنی یاسای قەرز ڕایگەیاند بە ناوی کوردایەتیەوە هیچ بە خەڵکو و موچەخۆری هەرێم مەفرۆشنەوە. ئۆکاریم کارانە ئێوەی دەسەڵات بوون دەتانەوێت تاکەی هەلی نیازپاکی عێراق بخۆزنەوە و خۆتان دەوڵەمەندتر بکەن و خەڵکیش برسی
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێن سوپاس سوپاس ئەگەر سەرتا لۆ دەست پێ بکەین بڵێن پێش پەسەندکردنی پرۆژە یاسای پاڵپشتی کوتینایی دارایی پرۆژە یاسای قەرز لە پەرلەمانی عێراق چی ڕوویدا؟ وەڵە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بیسەرانی بۆ بینەران و بیسەرانی عزیزیش لە ڕاستیە من پێم خۆشە لە دوای ئەم کۆبوونەوەی لێرە وەکو یەکەم میدیای بینرا و باسی هەندێک حقایق بکەین شەو باسی هەندێک شتی ڕاست هەندێک شت کە لە کەوالیس کە لە پشتەوە ئەگوزەرە هەمووی بە خەڵک بڵێن ئیتر کاتیوە نەماوە هیچ شتێک لە خەڵک بشارێتەوە بۆی بزانرێ ئەوەی کە ڕوویدا هۆکارەکەی چی بوو و دوێنێ و پێرێ و هەفتەی ڕابردوو چۆن گفتوگۆ لەسەر ئەمە کراوە و بۆچی کورد ئەو ماوە زۆرەی لەبەردەما بوو هەتا سەعاتەکانی ئەقی دوای ئەپاڕایەوە بۆ چەند سەعاتێکی کەم بۆیە بەڕاستی ئەم بەرنامەی ئێوە فرسەتە زایی بۆ قسەکردن لەسەر ئەو بابەت ئەوەی هەبوو قانونێک هاتبوو بۆ تەواوکردنی تەمویل بیان پارەدارکردنی ئەو کورتێنانە دارایی کە لە عێراقا هەبوو ئەو قانونە لە ڕاستیا دوور و درێژ بوو هەندێک جەداوی لەگەڵا بوو داوای 41 تریلیۆن دیناری قەرزیانە کرد بە ئیزافە لەگەڵ ئەوەی کە لە پێشووترا کراو ئەمە بەنسبەت پەرلەمانەوە جێی قبوڵ نەبوو چکە و پارەیە زۆرە بۆیە گفتوگۆ چور کرا لەگەڵ حکوومەت دانیشتن کرا لەگەڵ سەرۆکی وەزیران لەگەڵ وەزیری دارایی و بە تایبەتی وەکوتم لیژنەی مالی قسەیان کرد و هەندێک پەیوەندی تریش لەسەر ئاسی فەرد هەندێک پەرلەمانتاری بەتوانە و دیار لەناو پەرلەمانە چێ لەگەڵ وەزیری دارایی عێراق چ لەگەڵ سەرۆکوەزیر هەندێک لێدوان هەبوو لە نێوانمانە بە خۆشحاڵی ئەوە گەیشتنە سیغەیە کە ئەو سیغەیە بووکە بە تۆتاڵ بەگشتی بڕی 12 تریلیۆن تەنها قەرز بکرێت ینی 41 تریلیۆنتان کردەوە بە 12 تریلیۆن و عێراق خۆی 2.5 تری هەیە کە ئەمە کاتەنزیکیە بێتەوە لە 23 و هەندێک وردەی تریش کە لە بەردەسی عێراق هەیە کە بەتایەتی و پارانەی کە تەحولاتیان هەیە بە بەردەوامی هەموو ئەمانە پێکەوە بەشی ئەوە کاتا کۆتایی ئەم ساڵ موچە بدرێ بۆ دوای ئەوە بۆ قانونی موازنەی 2021 قانونێکی باش دابنرێ و بۆ خەڵکی عێراق و کوردستان بە گشتی باش بێ ئەوەی کە لەم قانونە دەنراوە لە ڕاستیە من حەزەکەم بڵێم یعنی بەدڵی ئێمە نەبوو لەبەرەوەی ئێمە هەمومان هەموو کورد کە لەوێ بووین هەر 59 پەرلەمانتارەکە ینی دەمانویست کە بەداخەوە ئێڵم دەمانویست کە هەر ئەو شەڕە بکەین کە پارە بێت بەڵام نەهات بۆ لەبەرەوەی شەڕەکە حکوومەت هێرم لە ئێمەی تێکا بوو شەڕەکە لە ئێمەی تێکا بوو بەهۆی ئەوەی کە چەندین ساڵە ڕێککەوتن لە بینی هەرێم و بەغداکرێ لە هەموو ئەم ساڵانە هەرێم هیچ ڕازگۆییەکی بەرامبەر بەغدا پیشان نێیاوە ئەوەیشی کە ئەڵێ ئێمە پابند بووین بە بەڵێنەکانمان و ڕێککەوتنەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەسڵ و ئەساسی نیە ڕاست ناکات لە ڕوونکردنەوەکانە دەڵێن ئێمە هەموو پابندیەکمان جێبەجێ کرد پابندی چیە کابندی دەکەڕتمان باس کردو بۆ خەڵک پابندی ئەوەیە تۆ لە ڕێککەوتنەکە نووسە لێ نەوت دەدەمێ ئەو نەمبەرێ نایدیت ئاخر ڕێککەوتنی ئەم 320 ملیارەی کە ئەم دوو جارە هات ئەوە بوو کە ڕێگە بدا نیوەی گومرداهاتی گومرگەکان بچێتە بەغدا لە بەرامبەر 320 ملیاروی $1 دینار داهاتی گومرگیان نەیەوە خۆ ئەیدەی نایدەیت ئەوە کەیفی خۆتە بەڵام دوایی نابێت داوای شەڕێکەکەی کە تۆ هیچ متمانە نەماوە من کۆمەڵێک هەوڵێم شو کۆمەڵێک ڕوودا بۆ جەنابەت بجێڕمەوە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووە کە لە بەغدا ڕوویداوە تا ئەم ئێوارەیە کە ئێمە گەیشتونێتەوە سلێمانی ئەم مەغریبە چی ڕوویداوە لەناو ئەو هێزە لە گفتوگوی ئەو هێزە سیاسیانەیە لەگەڵ هەر کەسێکە قسەمانە کریانوی مەسیقەمان بە هەرێمی کوردستانەماوە و ئێمە باوەڕمان و بتمانەمان بە هیچ سەرکردەیەکی سیاسی کوردیش نەماوە لە هەرێمی کوردستان باشە بۆی هەر کەسێک بەڵێنمان باتی لەوانی کە لە دەسەڵاتی شکست خواردووی هەرێمی کوردستانە باشەکەن ئەمە گوێ لە بەڵێنەکانی نەکەی تەنانەت ئەمڕۆ بەیانی کاتژمێر 5:45 دقیقە ئێمە لە هێزە سیاسیەکانی تر ئەفون پێش 5 چارەک دوای باسی ئەو 5:45 دقیقەکەم چی بوو 5 چارەک ئێمە لە هەموو تاکتاکی کە پەرلەمانتارە کاریگەرە گەورەکان تکامانە کرد کە چەند ساعاتێک بدەن ئەزانی بە ئێمەیان چی وتیان ئێوە پەرلەمانتاری ئۆپۆزیسیۆنن لە کوردستان و ئێوە ناڕازین لەو سیاسەتە نەوتی کە لە کوردستان هەیەوە بەرامبەر بە گەندەڵی عێراقیش و کوردستانیش وەساونەتەوە بۆمان ئیمزاکەن کە هەرێم لە یەکی یەکەوە پابند بێ ئێمە نەمانتوانین ئیمزای بکەین چونکە هەرێم ئەیوت ئێمە ناتوانم هیچ بەڵێنێک نایان بۆ هیچ وەرە پابند بوو لە یەکی یەکیشەوە لافۆ لە یەکی دوانزەوە باشە هەرێم ئەیوت ئێمە لە یەکی یەکەوە پابند دەبین بە پێی ئیتیفاقێکی تازە کەس متمانەی بە هەرێمی کوردستان نەماوە و ئەمەش بۆتە عەرقەلێکی زۆر گەورە لە بەردەم ئێمە ئەو پەرلەمانتارانەی کە ئەقتابن لە ناو شیعە و سوننەیە لە ئێمە من خۆم دوێنێ چوومەتە بەردەمیان تکان لێ کردوون کە با حەلێک بدۆزینەوە بۆ ئەم بابەتە بە چەند سەعاتێک کێشە نابێ وتی وەرەقەیەکمان بۆ ئیمزاکەن ئێوە
کە هەرێم پابەندە بێت ئەوە نەبێ متمانەیە ئەم هەرێمە ئێمەش نەماتوانی وەرەقەیەک ئیمزا بکەین چکە زمانی ئەوەمان ناتوانانی بیکەین یەک پەرلەمانتەری نە دەسەڵات نە ئۆپۆزیسیۆن لە ئەوانەی کە لەداو لە خۆیانن نەیانەتوانی متمانەی دەسەڵاتە قبول بکەن یعنی پشڕاست بکەنەوە بیخەن ئەسوی خۆیان بڵێن هەیە من حەزەکەم بە حەقیقی بە جەنابەت بڵێم بە خەڵکی کوردستان بڵێم پەرلەمانتارانی هێزەکانی خۆشیان بێزار بوون لەم دۆخی کە ئەم چەند ڕۆژەیە مەیتیا بێزار بوون لە حکوومەتی هەرێم بێزار بوون لە سیاسەتیش کچوادوی هەرێم وەکو ئێمە بەڕاستی من ئینسانێکم پێویستم بەوە نییە خۆم بڵێم من وام کرد و ئەوان وایان نەکرد ئەوانیش بێزار بوون لەم دۆخیکایە ئەمە چ جۆرە شەڕێکە ئەمە چ جۆرە حکومڕانیەکە تۆ هاتوویت دەیان ئیتیفاقیەت کردووە ئیتیفاقیەکە بریتێرەوەی نەوتم بەرێ پارە دێمێ ئاخر ئیتیفاقیە بریتینی لە نەوت ئەڵێ بە گومرکم بەرێ پارە دێمێ نەنەوتیت نە گومرکەیت بەیانامەش دەرەکەی کامانە دژن کاکە ئێمە حەزمانەکرد بەو شێوازە بێ کە پارە بێ تەبەن شەڕی ئێمە و بەشداری ئێمەی ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتەش کەس خواردووە لە بەغدا لەناو ئەو کۆبوونەوەی دوێنێ تەنها پەیوەندی بە موچەخۆری خەڵکی کوردستانەوە ئێمە هەدەفمانەوە بوو کە پارەیەک بێت بەردەوام هەبێ بۆ موچەخۆران بۆ ئەوەی ئەم دۆخە خراپە بەردەوام نەبێت بەس شەو چەند پێشنیاز هەبوو کە حکوومەت هێرێم ڕاتیکردنەوە دوێنێش بڵێن شەوی ڕابردوو دوێنێ شەو تا بەرەبەیانی بڵێن ئەم ڕۆژ وڵای جا من حەزەکەم لەسەر ئەو جارێکی سەر شێوەی پێشنیارەکان سێک بکەم بەڕاستی عیبێکی گەورەیە شتێک هەبێ ناوی نوێنەرانی کورد سێ دێڕ بنووسیت بۆ نەسێکی یاسایی 20 تەلەفۆن بکەی بۆ خەڵک بڵێ ئەو دێڕە ئاوها باشە داینین یان ئەو دێڕە ئاوا خراپە لە داینین یان ئەو دێڕە لەگەڵ ئەوەی پێوترێ سەرەوە باشە ئەم دێڕە باشە داینین ئەمە لابین ئەم کەلیمەیە لابین تۆ پەرلەمانتارە ناردووە تەخوینی کە سەڵاحیەتی بەرێ با بتوانێ قەرار بات نەخێر ئەو کەلیمە لابن نەخێر ئەو کەلیمە زیادکەن نەخێر ئەو نەسە خراپە نەخێر ئەو نەسە باشە کە خۆت قەرارەی ناوی خۆت ناوەسەرەوە خۆ بۆ نایبی بە پەرلەمانتار بۆ نایبیت لەناو پەرلەمانە خۆت لەوێبی لە نزیکەوە خۆت بڕیان لەسەرەوە باردووەخەبی بەرەوە بەڕاستی ئەمە جۆرێکە لە ئالیەتی پێشدیارەکانی هەرێم ئالیەتێک بوو ئێمەی تووشی حراجی کردبوو بە 2 سەعات نەگەیشتنە بڕیارێک نەئەیگەیشتنە ڕێیەک کە لە هەرێمەوە چ جۆرە پێشنیارێکیان پێپەسەندە لەگەڵەوە جارێکی تر تەکی دەکەمەوە ئێمە لەگەڵ ئەوە بووین کە ئەو اتفاقی 320 ملیارە هەلەقەل تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام بێ بۆی بتوانین لە 21 ڕێکەوتنێکی باشتر بکەین بۆ موازنە و بە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە ئەوە بە موچەی خەڵکی هەرێمی کوردستانەوە جا پێشنیارەکانی هەرێم چی پێشنیارەکانی هەرێمەوە بوو یەکێک لە پێشنیارەکان کە هەمووی بدرێتە دەست ڕئیسی وزەرا خۆی بڕیار با چۆنە درێت باسی هەرێم لەناو ئەم یاسایە نەکری هێزەکان قوبوڵیان نەکرێوتی ئێمە بێ تەحدیدی بکەین یەخۆ کاکە ئێمە زۆرینە نین ئێمە لە پەرلەمانی عێراق زۆرینە نین زۆرینە لای کۆمەڵە گێزە کە دوێنێ 173 کەسیان پێکەوە بۆ بەبێ ئەمە چوونە کۆبوونەوە ئەوە زۆرینە یەکەم جار 168 دوای بوون بە 173 و ئێمە کە ئەوان زۆرینیان پێگێنا ئەو قسەیە ڕاز نییە کە ئەڵێ ئێمە لەسەر تەڵەبێک چوینەتە ژوورەوە بۆ ئەوەی تەئجیل کرێوانە ئێمە چوین تەڵەبمان کرد تەئجیل کرێ بەس دڵنیانە بووین کە تەئجیل دەکرێت و هەموو کورد بە یەکەوە بڕیاری چوون و نەچوون و هاتنە درەوەمی داوە یەک کەس نییە بتوانێت مزادە بەسەر کەسێکی ترا بکات لەسەر ئەوەی ئەم بەیانی ڕووی داوە بۆیە کە پێشنیاری یەکەمیانەوە بوو کە لایبن ئەمە درێ بدرێتە دەست ڕێوزەرە هەندێک لایەن ڕازی نەبوون بە تایبەتی ئەوانی کە زۆرینە لە ناو شیعە و بە تایبەتی تر دەوڵەتی یاسا عەسایب سائیرون ئەمانە موقفیان واضح بوو کە نییەشتی وابێت تەحدید بکرێت تەحدیدەکە خلافی لەسەر هەندێک بیان وابوو بە پێی قانون ئیدارەی مالی 27 مادەی 27 فقرەی 5 کە ئەوە هەیە کە ڕێوزەرا قسە بکە یان ئیشی لەسەر بکە حکوومەت خۆی یانەوە تا تەحدیدی بکرێت کە چۆن چۆنیە بەڵام هیچیان لەگەڵ ئەوەیان نەبوون کە بابەتەکە لە پەرلەمانە نەسێکی سەریح و واضحی بۆ نەدۆزرێتەوە تۆش محاولاتی خۆت ئەەکەی لەگەڵ هێزە سیاسیەکانە ئێمە وەکو پەرلەمانتار ئیشمان لەگەڵ کردوون ئەڵێ کاکە ئێمە متمانەمان بە هەرێم نییە لەبەرەوە هەرێم ئەگەر پێشم بڵێ من ئێستا پارەمبەرێ بەس قەیناکە لە یەکیەکەوەی دێنمەوە باوەڕمان پێی نیە لەبەروی پێشتر وای نەکردووە لەم دقەیەوە ئێمە نەوتمانەوێ باش لەم دقەیەوە ئێمە گومرکمانەوێ ئەنجا لە ڕاستیە ئەو نەسانەی کە ئەوەی کە دانرا و نەسەی کە دانرا و دەنگی لەسەر درراوە نەسێکی ون ترسناک نییە باشە چیە بە دیاریکراوی بە دیاریکراوی بە کورتی باش ئەڵێ هەرێم بڕێک نەوت ئەنێرێ بە ئیتیفاق لەگەڵ سۆمۆواتە کۆمپانیای فرۆشتنی نیشتیمانی نەوتی عێراقی بڕەکە دیاری نەکراوە بەیانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم حەزەکەی با لەسەر
50,000 بەرمیل ڕێ بکەون لەسەر 100,000 لەسەر چەنە ڕێکەون تا زۆرتر ڕێکەوی زیاتر پارەوەرەگری. باش دوو داهاتە ئیتیحادیەکان ئەمە دەستور داهاتی فیدرالی بۆ تۆ بۆ تۆ دیاری کردووە ئەمە هی فیدرالیە وەکو ئەوەی کە لە گومرگەکان هەیە وەکو هەندێک زەڕایب کە ئەوانە ئەبێ بچێتەوە بەغدا ئەمە لە هەموو 150 بڵێن بەڵێ ینا لە 150 ئیش هەر بەڕێکەوت نەکرێ کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لەسەر ئەم داهاتانە و لەسەر ئەو نەوتەوە بڕەکەی ڕێکەوتن ئەو کاتە چەنە پارە دێت بۆ هەرێم بەپێی 12.67 نسبەی خۆی بۆی دێت وەکەم نییە کاکە بەپێی ئەو پارێکی ئێمە دامانەوە براکەم باش ئێستا 12 تریلیۆن با بۆ شەرەکەم باوەی خەڵک فەرمو ئێمە ئێستا مانگی 320 ملیار هاتووە لە بەغداوە باش بۆ دووجار ئەگەر هەرێم بۆ نمونە 250,000 بەرمیل بنێرێت کە هەموو ساڵێک ئەڵێ عینێرم و ناینێرێت ئەگەر ئەم جارە 250,000 بنێرێ باشە نیوەی گومرگەکانیش بدا باشە بەلانی کەم لەو پارەی کە لە ئەسە لە عێراقەیە بە قەرزەکە و بەوەشی کە هەیە کە 23 تریلیۆنە هەرێمی کوردستان 2.9 تریلیۆنی بۆ ئەم سێ مانگە بەرەکەوێت یعنی بەلانی کە ماگانە لە بینی 750,000 دوای دەرکردنی خەرجی و ئەوانەی تر لە بینی 750 ملیارد دینار باشە بۆ 850 ملیارد دیناری بەرەکەوێت بەپێی بەرزۆنزبی نرخ باشە ئەم 750 ملیارە بەپێی قسەی هەرێم کە خۆی 600 ملیارەیە بە موچە ئەم 750 ملیارە بەش زیاترە لەوەی کادرێ بە موچەی خەڵک لەبەرەوە شتێکی ترسناک نییە ئەنجا سەرڕایەوە تۆ 250,000 بە بەغدا لانی کەم 250,000 تر پێمێنێ ئەگەر ئەوە ڕاست بێکە بەس 500 فرۆشەکە من پێم وایە زیاترە فرۆشەیارە باش زائیدەن بەشێکی بەرچاوی گومرگەکان پێمێنێ زائیدەن داهاتی ناوخۆت هەیە زائیدەن ئەو گومرگە ناڕسمیانەی کە تۆ بە قاچاق لێداوە ئەم لاولایەتیەکەی هاوکاری و پەیمانش ئەوە زائیدەن هاوکاری و پەیمانان تۆ تەنها فەرقی ئەم یاسایە لەگەڵ یاساکانی پێشووتر ئەوەیە کە لە یاساکانی پێشووتر مەجالێکە بوو بۆ پارەی بەلاش ئێمە ئالێرە و لە میدیاکانی تر و لە ئەعلامی خۆمان هەمیشە هەورمان کرد و تومانە پارەی بەلاش نامێنێت لێمان تێبگەن ئێمە دژ نین بەس پارەی بەلاش نامێنێت ئەوە تا ئەم یاسایە فەرقەکەی لەگەڵ ئەوانەی پێشوویە ئەوەیە کە پارەی بەلاش نە خراپەکەی لە چیدا ئەگەر بە پێی قسەی بەڕێز بێ 750 ملیار بۆ 850 ملیار مانگانە تەنا بە 250,000 و بەنیوەی داهاتی بڵین خاڵە سنووریەکان و ناوخۆ بدرێت لە کاتێکە بۆ موچە مانگی ڕابرد و 733 ملیاریان داوە لە 110 بڕین هەبوو ئەنی مەدام خراپەکەی لە چیدایە ئەگەر حەزەکە زانیاری بەجێ بۆ دژی کوردە بڵین کە ئەمە شەڕی شیع و سوننەیە دژی کورد من بەڕاستی ئەمێ بە جەنابەت بڵێمەوە بە خەڵکی کوردستانیش بڵێم هەر ئەم ئێوارەیە بەشێک لە قیاداتی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان پەشیمان بوونەوە لەوەی هەڵوێستیان کە پێیان وایە ئەم یاسایە خراپ کە ئەوەی وتیان خراپ نەخێر و تویانە زۆر خراپ نییە ئەگەر هەرێم نەوت باس زۆر باشە بوارێ بەڵام ئەگەرەکەی قورس بۆی وازەحبی ئەگەرەکەی قورس من پێم وایە ئەمە دووشتە ئیسەم کاردانەوەی کە لە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوەی بینی دوو هۆکارەوە هۆکارێکیانەوەیە ئەمانە هەر نیازیان نەبووە و نییە و نایان بێ کە نەوت بدەن و ئەرکە فیدراڵیەکانیان جێبەجێ بکەن حەزیان لە پارەی بەلاشە من نا خۆشی بڕوا بۆی ناچێتە سەر باشە بە تایبەتی لەم زروفی عێراق پارەی نییە چی و چیە هۆکاری یەکەم ئەمەیە هۆکاری دوم ئەوەیە کە ئەم بەڕێزانە یعنی ئەمە ڕەنگە ینی بە واقعی ئێڵەم و بەرپرسیشم لەم قسێ ئەم بەڕێزان لەوانەیە تێیان نەگەێنرا بێ یاسایە چۆنە ئەتوانم بڵێم ڕەنگە هەر نێشیان دیبێ ئەوە نیە یەکێک لە میدیاکان ئەڵێ قەومە ئیتر هەمووی بەدوایە ئەڵێ قەومە جا ئەمە خراپی حکومی ئەوانەیە کە ئاسی تێگەیشتنیان لە قەزای سیاسیەکان و لە قەزای قانونیەکانە لە ئاسی کوێستانی ئەمە مەسوولی گەورەی حزبی گەورەی هەرێمی کوردستان هەیە ئەم ڕێکەوتنامەی ئەمڕۆ مەغریبە بە منی وتووە ئەم ڕێکەوتنامەی خراپی ئەم یاسای خراپی ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمەوەی خراپ نییە بەرپرسی گەورەی پارتێکی هەرە گەورەی کوردستان باشە ئەڵێ خراپ نی باشە کە تۆ ئەڵێ خراپ نییە ئەم هەڵایە چییە لەسەر ئەم میلەتەیەکەی بازارە شڵەژاندووە ماڵی خەڵکی وێران کردووە خەڵک خەریکە تووشی نەخۆشی نەفسیەکی نەوتە یان پیاوانە بیفرۆشەوە قوفڵ بە لە تەعاملی لەگەڵ بەغداوە بی پارەکەی نەوت و گومرگ و دار و بەردەکە بە خەڵکەکە یان پیاوانە بڕۆ لەگەڵ بەغدای ڕێکە و نوتەکەی بەرێم من نا خۆشت بڕۆی هەرچی سەرکردەی سەفی یەکەمە لە قیاداتی کوردی بڕاتە بەغدا بە قورعان ناتوانێت پارەی بەلاش بێنە جارێکی تر و ئەمەمان لێرە وتووە پێش ساڵێک و دوو مانگ من لە میدیای خۆمە لە فەیسبووکی خۆمەوە نووسیمەوە و هەموو عالەم بینیوێتی نەما کاکە ناتوانانی عێراق پێ نەوت دابەزیوە کۆرۆنایە شەڕی تجاری و اقتصادی هەیە شەڕی سیاسی گەورە هەیە مزاهرات هەبووە
پارەکەم بووە سیولە نەماوە گەندەڵی بەردەوامە لە عێراقا ناتوانێ پارەی بەراشی ئێنێ سە تۆ بە خەڵکی کوردستان دەڵێ ئەم یاسایە لە بەرژەوەندی تاناگەر جێبەجێ بکرێت ئەگەرانیویان پێ بڵێ ئەگەر هەرێم پابند بێ وەکە ئەبێ پابند بێ و نەود بدات ئەم یاسایە هیچ زیانێکی بۆ خەڵکی کوردستان نییە بۆ خەڵک لە کاتێکە ئەم قسەیەکەم کە من حەزمە کرد وەکو ئەوەی پێشوو بەردەوام وایە بەڵام ئەمەش زیانێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان نییە ئەوەی کە زیانە بۆ ئەوانەیە کە تاوانی نەوت و تاوانی گومرک و تاوانی داهاتەکەن بۆ ئەوانە ئەرە وەڵا زیانی هەیە کاکە وەڵاهێتی بەس ئەگە هەرێم بێت ئەم نەوتە تعاملی پێ بکە لەگەڵ بەغایە و ڕێکەوتنی لەسەر بکە من پێم وایە هیچ زیانێکی گەورە بۆ فەرمانبەری کەواتە پێی قسەی جەنابەت بێگەر ئەمە جێبەجێ بکات کەوتت 750 بۆ 800 لانی کەم ینی بەداهاتی ئەوەی کە 250 بۆ ناوخۆ دەمێنێتەوە نیۆی بڵین داهاتی ناوخۆش وایە ئەنی کەواتە مانگان ئێستا هەریم سەر و تریلیۆنێک دینار داهاتی دەبێت ئەگەر ئەمە لەگەڵ عێراق ڕێ ئەوە ڕقەمە کاک حەکیم من باسی ڕقەمەکەم شتەکە ئەم ترسناکیە نییە بەم ترسناکیە نیە کەم خەڵکیان زیڕە پێکردووە من ئەزانم بەشێکی ئەو ترسناکردنە بەشێکی ئەم زیڕە پێکردنە خۆت زیینەوەی لە پێدانی موچە بەخوا بۆ ئەوەیە بە خەڵک بڵێن هەماڵمان وێران بوو بەغا پارە نانێت تۆ جا هەر باسی موچە هەر مەکە بەشێکی خوب بۆ ئەوەیە بۆ ئەوە بەشێکیشی بۆ ئەوەیە کە نایانەوێت ڕێکەون لەگەڵ وەختە کاکە وەوتم بەشێکیشی پەیوەندی بەوەی کامانە لە یاسا شتەکان هەر تێ ناگەێت یەکسەر بەیاننامەی فوی پیاکە و یەکسەر کۆ بێتەوە یەکسەر هاوارەکە کاکە هەموو کورد بەیەکەوە بڕیاری داوە بڕواتە ژوورەوە هەموو کورد بەیەکەوە بڕیاری داوە بێتە دەرەوە بەس وەکو شەڕ ئەمە شەڕی شیعە و سونێ دژی گەلی کورد ینی چکە هەندێک ئێساواوە سەر دەکرێت کە ئەمە گەلە کۆمەکیەکە لە خەڵکی کوردستان کراوە ڕستیان بڕاوە ئەمە شەڕێکی نەتەوەی و مەذهبی ئەوەی کە ڕوویدا لەم وەڵی ئزین چییە ئەوە کاتی خۆی وڵاتانی عەرەبی خەڵک پێوە نوتن ئیسلاحکەن چاکسازی بکەن یان ناکەی ئیسرائیل هاو ئیسرائیل خەریکە فەڵەستین داگیر کردو لەوانەیە هەمووان بەو بیانوانەوە 6-7 ساڵ ئیسلاحیانەکە وڵاتەکانی وێرا بوو ئەم قسانەش بۆ ئەوەی خۆیان لە ئیسلاح بدزنەوە بەڕای من چونکە ئەزانی بۆ کاک خۆ من ناڵێم نەڕای تونند و شۆڤێنی نییە لە ناو ئەو گروپانەیە بەرەوەڵا هەیە کاک خۆی ئەمە ڕۆژانە تەعاملی لەگەڵاکی بەڵام تۆم و بەڕێر و پاسا و مەدە بەدەستەوە تۆ ڕێکەوتنت کردووە ئێمە هاوەرمان کرد هەر لای تۆ لەم بەرنامەیە من چەند جار وتومە هەرێم با پابەندی قانونی موازنەی 2009 بێ و نەوت بدا بە وەخت باش وەڵا من عادل عەبدولمەهدی باش بەخۆمی وتی ئەگەر هەرێم 100,000 بناردای من هەموو شتێکم بۆ پێی ناکرد هەنیاوای وت نەک 250 کە بە 100,000 باشە ئەگەر هەرێم ئەم حکوومەتی ئێستاش هەمان قسەیە حەزەکەم بزانین ئەو علی عەبدولعەمیر عەلاوی وەزیری دارایی باش وتی هەر بڕێک بنێرێ بۆی ئێمە بتوانین هێزە سیاسەکانی پێ ناچاو بکەین کاکە ئێمە نەوت وەرەگەی لاری هەر بڕێک بەس تۆ هیچ نانێری یعنی کاکە بەوازەحی بە ئاعترافی هەرێم نزیکی 500 بە ڕەسمیە فرۆشێ ئەنجا خۆ من باسی ناڕەسمی بۆ ناکەم چونکە هەمووتان ناڕەسمیەکانە بینن ئەو ناڕەسمیانە ئەو ڕەسمیانە بای ئەوە نییە تۆ چەند هەزارێکی لێ بدەیت بە بەغدا بای ئەوە نییە بۆ ئەوی میلەتەکە بە فەتارەیانە بیت یان تۆ زۆر بێمنەتی لەم دۆخ بەڕاستی بێمنەتی ئەمە لەم نظامە لەم خەڵکە یانی بەس ئێستا ینی ئەم یاسا شتێکی یەکلاکەرەوەیە یانەوە تا دەبێنەوەتەکە تەسلیم بکەن بەڵێ وایە کە دەڵێن ئێمە ئامادەیمان هەیە حکوومەت ئامادەی دەبێ هەبێت هەژدەی 2025 کەمتر لە مانگێک باشە حکوومەتی هەرێمی کوردستان کتابێکی کردووە نامەیەکی ناردووە بە حکوومەتی عێراق ئەڵێ کاکە ئێمە ئامادەی نەوت تەسلیم بکەیت ئامادەی نەوت تەسلیم بکەیت چۆن ئامادەی نەوت تەسلیم بکەیت چۆن ئەمان ئەڵێن ئۆکی ئامادەی وەرە بێنە بۆ معلوماتێ ئەمڕۆ نەوت با بەیانی پارەی هەرێم دێت ئەمڕۆ چۆن تۆ ئەمە کێشەکە لەسەرەوەیە کە ئەبێ ئەبێ بە پەلە وەفدێکی کوردی حکوومەت لەوانەی کە عەبقەرین لە بواری ئەم مەسەلانەیە کە نازانم بۆ بە 2 هەفتە نەگەیشتە نەتیجەیە ئەمڕۆ یانی 6 ساعتیان بۆ وەربگرین بۆی بەم 6 ساعتە بگەنە نەتیجە باشە ئەمانە بڕۆن زوو لەگە حکوومەتی عێراقی ڕێکەوتن بکەن بۆ ئەوەی لەسەر ئەو بڕەنەوتەی کە دیاری کراوە ڕێکەوتنەکە هەبێ سۆمۆ قەناعەت پێ بکەن و لەسەر مەسلەی داهاتەکانیش ڕێکەون دەست بکەن بە پێدان پارە وەرەگرن خۆمە مەسەلەکی نییە نەوت بدە پارەی باش بخەی گیرفانێ هەتا نەوت زۆرتر بی پارەی زۆرتر دەخەیتە گیرفانێ واسەحە یعنی معادلەیە بەس تۆ نەوتەکە نایی بە خەڵک و نایی بە بەقاو
ئەتی منیش قسە نەکەم خاڵی قسە نەکە وەڵی کاکە بەخەویش نایبینی ئێمەمانە قسە نەکەی لەبەرەوە کاک ئەمە حەقیقەتی مەسەلەکە کەسری محاولات هەیە بۆ ئەوەی کە ئێمە لێمان بدرێ بەزە هەر چیز کاکێ حەکیم ئەمڕۆ لە بەغدا هەندێک مواقفمان بەسەراتەوە بەخوای گەورە لە ناخی دڵەوە پێی دڵگران بووم کە هەندێک مواقف کورد بە زەلیلی تیا دەرکەوت وەکو هەندێک قسەی هەندێک پەرلەمانتار لەوێ داواکاری هەندێک پەرلەمانتاری کورد لە لایەنەکان بەخوا کورد بە زەلیلی تیا دەرکەوت بەڵام وەڵی ئەمانە ئێمە بە زەلیلی دەرکەوتین لەبەر خاتی کۆمەڵی قاچاقچی دز و تاڵانچی نەوت و گومرک و داهات خۆر ئێمە زەلیلمان ئەکەن میلەت زەلیلەکەن نوێنەرانی کورد زەلیلەکەن لە بەغدا لەبەرەوەی کۆمەڵێک دز کۆمەڵێک تاڵانچی گروپ باند لە ناو حکومڕانی ئەم هەرێمەیە دەوڵەمەند بن کە هەردێکیان فڕیان بەسەی شێکێک لە حیزبەکانیشەوە نییە کۆمەڵێک تاجر و باندن کە ئیمانیان بە حتا بە حیزبایەتیەکانی خۆشیان نییە زەلیل دەرکەوتنی میلەتی من زەلیل دەرکەوتنی نوێنەرانی میلەتی من بۆ هەمومان زەرەرە بەڵام ئەوەی کە ئاوای کە نوێنەرانی کورد بۆ زەلیل دەرکەون ئەم قاچاقچێتی و ئەم گەندەڵی و ئەم پیسخۆریە ئەم دزی و تاڵان و ناشەفافیەت و شکست خواردنیە کە بەسەر میلەتیان هێنا تۆ نەبووی من نەبووم خەڵکی وڵاتە نەبووە نەوت بە منە یان پیاوانەی فرۆشم یان پیاوانە لەگەڵ بەغدا ڕێکەوتنی پێەکەم ئەمانە ئەیانەوێت نەوتەکەشت بدزن زەلیلیش لە بەردەم خەڵکەکە پیشانت بن ئەنجابێن بڵێن وڵا ئەوە ئامەرەمان لەکەن تۆ پیاو بە مرد بە خەلەلی یاسایی و دەستوری و قانونی مەدە بەدەستەوە منیش کامەی خۆی بە شازەزانێ لە لایەنەکانی تر چۆکی پێدایەن بۆ کورد بەس تۆ ئەتەوێ من بێم هەر دزی و بۆ بکەم هەر دزی و بۆ بکەم هەر دزی و بۆ بکەم و دوایش بچی لە میدیاکانەوە ئێمە هەموو کوردم ڕۆ لە کۆبوونەوەکان بووین بە هەموو لایەنە جیاوازەکانەوە هەرچی میدیاکانی لایەنێکی دەسەڵات لە بەیانیەوە بە ئێمە هاتۆتە خوارەوە وتیان ئاواتەکان هاتە دی و ئاواتی چی هاتە دی من حەزەکەم پارەی موچەی خەڵک بڕێیان ئەو حەزەکە ببڕێ بۆی دزیەکانی خۆی بەردەوام بێت کاکە یەک شتی با پێ بڵم زەلیل دەرکەوتنی ئەمە بۆ هەموومان دڵگرانیە بەس ئەم قاچاقچیانە ئەم گەندەڵ و پیسخۆرانە وایان کردو ئێمە لە بەردەم بێگانەیە زەلیل دەرکەوی هیچی کێک لێمە زەلیلی قوبوڵ نییە و ئامادەش نین زەلیلی قوبوڵ بکەین بەس ئەمانە ئێمەیان واریە کردووە ئەمانە میلەتی کوردیان واریە کردووە کە هەندێک لە ئێمە هەندێک لە پەرلەمانتارانی ئێمە ئەگینا ئێمە زۆر سەرمان بەرزە ئێمە هیچ یەکێکمان نەچوین بۆ قاچاقچێتی بۆ داواکردنی سەفەقات لە هیچ وەزیرێک لە هیچ حکومەتێک هەموو ئەم گەندەڵ و پیسخۆرانە چۆن لێرە گەندەڵ و پیسخۆریەکان لە بەقاش خەریکی قاچاقچێتین چاوەکەم لەبەرەوە بەڕاستی ئەم مۆقیفە بۆ ئێمە زۆر ناخۆش ئەبێ کۆتایی بەم دزی گەندەڵێ بێنێ داواشم لەمە بەڕاستی لە خەڵکێ خەڵک بۆ من نەنووسێ دەستخۆش بۆ تۆ نەنووسێ دەستخۆش بۆ پەرلەمانتاری فڵان و فڵان نەنووسێ دەستخۆش خەڵک بێت بەم دەستخۆشیە بخاتە سەر ئەرزی واقع بەڕاستی خەڵک ئێمەی بەتەنیا بەجێشتۆ کاکە با پێت بڵێم تەنها لە سۆشیال میدیاوە دەستخۆشی مالیەکە لە مقابلاتی تەلەڤیزیۆنی دەستخۆشی مالیەکە وەرە پێشەوە وەرە بێ بە قەزێک بەخوا نەیتە پێشەوە فەرموون پێشمان کەون بابینە پێشەوە ئێمە حەزری و پێشمەوت کاکێ حەکیم نایتە پێشەوە تۆ چۆن خۆت لە ئەساتێکا بەدەست ئەم گەندەڵ و پیسخۆرانەوە ئەژیت نەوەکانیشت بەدەست ئەم گەندەڵانەوە گیرە خۆن بەدەست قەرزی ئەمانەوە گیرە خۆن کاکە بۆ خاتری خوا یانی ناکرێت تۆ هەر بە من بڵێیت هەموو شتێک ئەبێ بۆ من بێنیت و منیش هیچ التزامێک نەکەم بە بەغداوە ناکرێت کاکە نەک من ناتوانم خۆشی ناتوانێت کەسی یەکەمی دەسەڵاتداریم کوردستانم بچێتە بەغدا ناتوانێت پارەی بەلاش بێنێت نەما ئەو سەردەمە ڕۆی سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگرم وڵاتان بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و لەگەڕینە وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە
چۆن زۆپای ئەسلی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕس دکتۆر سەبارەت بەوەی کە باشترین شت ئێستا ئەمڕۆ بڵین کاردانەوەی سەرۆکایەتی هەرێم بوو حکوومەت هەبوو پەرلەمان هەبوو هەرێکیان بە شێوازێک پێیانوا بوو کە ئەمە دژی سازانەوەیە بەس باشترین شتێک کە ئێستا بکرێت چیە یاخود ئەوەنداوی کۆبوونەوەیکی هاوبەشیان کردبوو لێم هەرچی سەرۆکایەتیەکە و نوێنەرانی کورد وەڵا باشترین شت ئەمە نییە بەڕێم باشترین بابەت ئەوەیە حکوومەت لە هەرێم بڕوە لەگەڵ بەغدا ڕێبکوێ لەسەر بڕی نەوتەکە کە ئیدا بەسۆمە ئیگنا هیچ چارەسەرێکی لە کێوە بیکە بڕۆ بەیانی بڕۆ بەیانی بڕوە دەرگا کراوەیە بەیانی بڕۆ چۆنەوەی جێڵراوە بۆ ئیتیفاق بکەن و بەیانی بڕۆن جومعایە دوو بەیانی بڕۆن نازانمەوە ئەچەنە شتانە لە جومعە لە حکومڕانیان نییە با بڕۆن لەگەڵ بەغدای ڕێبکەون و بڕی نەوتەکە ئێستا دەڵێ بڕێک ئەوە حەلە لە بریەوەی بیت و بەیاننامەیە دەرکەیت و کۆمەڵی ڕاستم بگریت و بڵێ وەڵا ئەمە خەتای ئەو بۆ خەتای بوو کاکە من ئەڵەم خەتای تۆ بوو تۆ بابەت ناوی بە ڕێکوتنەکە ئەویشەڵێ ئەمە هەموو ڕێکوتنێک پاپند بوویت ناگەیت ئەمە زیە جەدەلێکی بیزانتیانەیە ناگەینە نەتیجە ئەو هەر لە من پابند بوو منیش دەڵێم ئاخر پابند بووی تۆ چیت داوە بە بەغدا چکە بە بەغدا ڕێکوتنەکە دووسراوە ئەڵێ 250 ئێمە زووەک ئەوانەی زوو وەی 2019 تۆش ئەو نمبەرێ لە گۆمرکی لە 320ەکان ساوە گۆمرک تێمە 320 بێت توی چیان نادێت باش حکوومەت نەرم بۆ لەگەڵ تا هێزی سیاسی نەرم نەبووە لەگەڵ تا لەم چارەیە خۆ جارەکانی تر نەرم بۆم جارە نەرم باش ئێستا باشترین شت دەوێت کە هەرچی زووە وەفدێک بڕوات لە حکوومەت لەسەر بڕێک نەوتیش دیار نەکراوە چەندە ڕێکەون هەتا بڕەکە زۆرتر بێ پارەی زۆرترە بۆ هەرێ باش ئەی ئەگەر ڕێک نەکەون ئەو بڕەپارەی کە دینار نایەت یەک دینار نایە تووشی دەپرسینەوە ئەبێ مستەفا کاسم یعنی هەرسراوی شاڵێ هەر کەسێک لی لابە تووشی مەسئولیەتی قانونیە ئەخرەمە بوو مانگی دەشە کە ئێستا ناردووە بڵین لەوێژ موچەکە سپێ و دووسپەی دابەوە لەمڕۆ 320 میلیارەکە نانێرەوەیە مەگەر تەخریجێکی قانونی بۆ بدۆزنەوە گینا لەمڕۆ ئەوە ڕێکەوتنەکە ئەو هاچکە ئەمە ئەم قانونە بەدیلی ئەو ڕێکەوتنی پێشووە کە لە لێبینی هەرێم و بەغدا کرا ئەو بڕگەیە بەدیلی ڕێکەوتنەکەی پێشوە باشینی هەرێم و بەغدا بەس بە بۆ چوونی بەڕێزت ئەوان پابەندە بن یاخود جارێک تێ ینی خەڵکی کوردستان باجەکەیدا وەڵی تەسەورەکەم بەشێکی نەک تەسەورەکەم ینی حقیقەت ئەوەیە کە بەشێکی
بڕیارەکە لە دەست خۆیان نییە ئەبێ هەندێک پرسوڕای خارجی و دەرەکی ئەوانە هەیە بیکەن کوردەوە بکە بەڵێ بۆی نەوتەکەی بزان بیدەن نەیدەن چەنی لێبن و چەنی لێنیان چکە پارەیان وەرگرتووە بە وشکی خواردویان هێشتا نەوتەکانیان نەیاوەتەوە قەرزیان لایە خۆیان هێڵێن قەرزیان لایە پارەی کۆمپانیایان لایە پارەی چۆن ئەبێ ئەمە لەگەڵ سۆمۆکە دانیشان ڕێکەوتنەکە لەسەر بڕینەوە ڕێکەوت لەسەر ئەو شێوەی پێدانی پارە و قەرز و شتان هەرێم بڕێک پاری بڕێکنەوتی پێمێنێ توانێت لەو بڕنەوتی کە پێمێنە قەرزەکانی بات بەڵێ ینی دەتوانێت بە 250 کە ڕێک بکەون بە 100 ڕێک بکەون بە هەر ڕقەمێک ڕێ بکەون هەتا وەکوتم هەتا زۆرتر بێ پارێز بەس بەڕێزوتەوە باشترین بژاردەیە کەسپەی یان دووسپێ وەفتێک بنێرن و بسن بۆ ئەمڕۆ حەزمەکردم ئەمڕۆ باشە بەس قسەی لەسەرەوە کادانەوە شێ مەسەر خەڵکەیە دەڵێ و فەرم با بکشینەوە لە بەغداد هەڵوێستی تر بنوێنین ئەوە شێ دەوڵەتن بەتەمای دەوڵەت دروستکردنوانە و دەڵێن با بکشینەوە ئۆکێ ئەگەر بەتەمای دەوڵەت و بکشێنەوە ئەوانە قەرارێکی کوردیانە هەبێ بۆ مەسەی دەوڵەت نەک بکشینەوە و مەسەرن پەرلەمانتار بکشێتەوە وەزیر و وەکیل وەزیر و مدیر عام و ئەوانەی کە دەوڵەتە دۆشن ئەوانە بمێنەوە نابێت بەسم لە هەموو پێکاتەکان نەک هەروانەی کە لە کوردنا هەرموو پێکاتەکان ئەگەر هەمووی ئەکشێنەوە لەسەر وەرەقەیەک و دیار بێ بۆ وەچێت تەمەە من ئەمە ڕوو نایە بۆ زانیاری خۆ ڕوونادا ئەمە ڕوونادا چکامانە مەساڵحی زۆر گەوریان لە دەولی عمیقی عێراقا هەیە بۆ ئاسانی بەژەوەندەکانی چیارەوە نییە کە بڕە پارەی لە بەغدادەوە دێ کۆمپانیان هەیە لە بەغداد و ناوچەکان دەیان کۆمپانیانەیە پرۆژی تیجاری گەوریان لە عێراقا وەرگرتووە چۆن چۆڵێک چۆن بەجێڵ یەکێک لە دیارترین پرۆژە سەکەنیەکان لە بەغداهی کۆمپانیایکی کوردی حزبێکی دەسەڵات چۆن شتیوە چۆنوانە بەجێڵە و دەیان پرۆژەی تەری کۆمپانیان کوردیەکانە بە تایبەتی کە پێشتر بەشێکی گەورە بەشێک لە کار بەدەستە گەورەکانی هەیە ئیسمان لە عێراق سەر بەخۆیان کە ئێستا ئەوەیە یعنی لەبەرەوە هەروە ئاسان نییە ئەو وازە قسە بکەین ئەوانە ناتوان بەجێویان کاکە ئەوە کە بەحری پارە و کەنز و ئاڵتون و چی هەروە ناتوان بەجێ بێڵ مواقفی سیاسی مەسەرەن بەیان نامەوانە ناکاتە مقاتع و ناکاتە ئەوانە ڕەنگە وەکوتم ئەمانە هیچی چارەسەر نییە چارەسەرەوەی حکوومەت لەگە حکوومەت بڕڕێک بەڵام ئەوە شەو کە تاپۆکە ڕیفراندۆمیش بەکاربێنن ئەو شەرە بۆندێک وەڵام من سەر کردەوە بۆ دەڵێن ئێستا من بەکاری بێنین کاتی خۆی لەسەر ئەمە زۆر قسەم کردو مەسەرەنگەر ئەوەی دەوڵەت یانەوەی دەوڵەت دروستکەن طبعا دەوڵەت خۆ بە سنووری حقیقی خۆیەوێتی کە لای من سنووری دەوڵەتی کوردستان حەمرینە یان باشووری کوردستان حەمرینە سنووری باشووری کوردستان پردێ و ئەوانە نییە باش ئەگەر ئەوانیان بۆ وەرەگیرێتەوە ئێمەش پشتیاکەین لەسەر دەوڵەت و بەڵام یەکجار ینی ئەوە نەبێت زۆر یاری پێ بکەن و وەرەقە بێ و فشار بێ لەسەر بەغداد یەک قەرارێکی نەتەوەیان و دوای ئەو کاتانە باش بەڵام ئەمانەی ئەو بابەتە نین هی دەوڵەت نین ئەوی هەرێمێک نین هی سێ شار نین دەوڵەتی چی بۆیان ناڕۆبەڕێ کاکە بۆیان نەڕۆبەر ئەگە بۆیان ڕۆژای بڕۆ بەخوات ئەگەر واز لە گەندەڵیش بێنن ناڕوات بەڕێوە وەڵڵا زۆر جوانە ڕاوە والله واز لە گەندەڵی بێنن دڵنیاتەکەمەوە بەرپرسم لەم قسەیە لە بەردەم میلەتەکەمە باشە ئەگەر ئەمانە واز لە گەندەڵی نا هەمووی نا واز لە 150 گەندەڵیەکانیان بێنن ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان پارەی بەغدادە بەشی موچە دەکا ئەگەر لە 150 ئەگەر لە 150 گەندەڵی تەنازول لێ بکەن پێویستمان بە پارەی بەغدا نابێت بۆ بەڕێوەبردننی کوردستان گەندەڵی زین لە 150 گەندەڵیانچی یعنی فەرمو لە 150 بندیوارەکانت لابە ئەو هەر بۆ بەشێکی بەرچاوی لیستی موچە خۆران پاگەوێتەوە کە لانی کەم 9 میلیۆن بندیوارێتی نیو میلیۆن بندیوار زۆر بەلانی کەمەوە بەلانی کەم و خەڵک تۆ خۆ دەزانی خەڵکی لە من ورتر لەسەرم بابەتەم سوێتی 650,000 بندیوارە لە حکوومەتی شار لە حکوومەتی شار لەبەر ئەوە هەمومان نەزانین فەرمو پاشی کەرەوە با لای ئەو بندیوارانە بڕۆن ئەو لە 150 ئیشاکەی بۆ کار ئاسانی بۆکە تۆ ئەمانە بکە فەرمو بوومرکەکان مێڵ ئەو تاوانەیە گەورانی تیا بکرێ کە ناتوانێت هەبوو معلوماتی ناتوانێت بندیوارەکانش موچیان زۆر زیاتر لە فەرمانبەری ئاسایی ئیتر هەموو ئەنواعیتیایە لە ڕاستیان من وردەکاری لە هەموو شوێنە بندیوار هەیە باش بەڵام ئەمە ئەکەن ئەمە بکەن پێویستی بەپارەی بەقا نابێت زایدن داهاتەکان بە جوانی بێتەوە ئەی معقول نییە داهاتینەوە لە سا 23 بێتەوە یان 28 بێتەوە فەرمو باوەکو بەغدا لە سا 84 بێتەوە ئەگەر ئەوەمان کرد ئێمە وەسەمان زۆر باشە پێویستمان بەقا نابێت ئەی بۆەوە ناکەین مادام ئەو زەری بەردا و پارە دەبژێرن زۆر باشە پرسیارم پێ خۆش دەبەر ئەوەی ئەمان هاتن بۆ بەغدا بە ئێمە یانوت پاروتیان کاکە غەڵەتمان کردو لە دەستمان شکاو و ئیسەی وێرن یارمەتیمان بە چاکیکەینەوە نەوتەکە لە دەستیان شکا ئەرە بەخواوی اتفاق ئەوە اعترافی خۆیان باش هەرمونیە لە کوردەکانی ئەوانەی فراکسیۆنە جیاوازەکان نەزان کاکە غەڵەتمان کردو لە دەستمان شکاوە وەرە با بێگۆ چایکین کۆبوونەیەکیش کرا لە هەولێر کە من نەچووم هەندێک لە برادران چوون
ینی حتا لە کۆمەڵی ئیسلامیش بەڕێز بوو لەوێش لەو کۆبوونیش ئەو قسەیەکرا و غەڵەتمان کردووە دەستمان دەرچووە لێمان شکاوە وەردەگەڵمان یارمەتی مابێت یارمەتیشماندا وتمان کاکە وەرە ڕێکەوتنیە بکەن تۆزێک گومرگ بدا تۆزێنەوت بدا یەکێکیان بدە پارێک وەربدە کاکاڵە بەسەر چاو یەت ڕێکەوتنەکەکە دوای هیچ نایە دوایکە هیچ نایی مانگێ دوو مانگە داتێ ناتوانیت لەو زیاتر ناتوانێت جا تۆش ناتوانانی داوا بکەی ئەڵێ کاکە ئێمە ئەمڕۆ ئەم ینی چکە ئەمڕۆ چکەم بەیانیە ئەم کۆبوونەوەە بەڵێ ساعت 5 ئەمڕۆ دوێنێ و هەموو ئەوانە یەک قسە هەبوو کاکە یەک بەڵگەمبەرێ کە هەرێم پێوەی پابند بوو بێ ئێمە حەچیتانە هەیەتانەکی پەرلەمانتارەکانی عارەب هەمووی یەک بەڵگە کە هەرێم پێوەی پابند بوو بێ ئێمەکی نیتانە ئێمە خۆمان هەرێم پابندەکی ئەوە بوو بۆ نەسڵە هەرێمیان پابند زۆر باش بەس قسە بوو لەسەر سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی ڕخنەی هەبوو لە تۆڕە کۆمەڵاتەکان گوایە بە لایەنە کوردیەکانی وتووە بڕۆنە دەرەوە بە تووڕایی مێنە ژوورەوە حەلبوسی ئەو ڕۆڵە خراپەی گێڕا بیستیشم یەک دوو پەرلەمانتاری ئەوە نییە کە عەربی نازان ئەوانیش کردبیان بەڕاستی وانە وانە بوو ئینسان بۆ ئینسافڵێ ئێمە موقفمانەیە لە بەرامبەر محەممەد حەلبوسی وە دوێنێش لای ئێمە بوو لە گروپی 15 پەرلەمانتارەکەی دەرەوەی دوو هێزەکەی دەسەڵاتی هەرێم دەروی شێتی پارتی لەگەڵ ئێمە دانیشت تقریبان 2 ساعت و 3 ساعت لەگەڵ ئێمە دانیشت 2 ساعت لەگەڵ ئێمە دانیشت ئێمە 2 ساعتە زۆر قسەی جدیمان کرد و لەوێش هەر بۆ زانیاری جەناب پێشنیاری حەلێکمان کرد زۆر گونجاو حتا لیشەی مالی کە هاتن بۆ لامان بانگی کردن زۆر بە جوانی پێی ڕازی بوون بۆ حەلەی ئێمە و بۆ پێشنیارێکی ئێمە کردبوومە بەڵام وە لەگەڵیشمان نابوو پێشنیارەکەش لە بەرژەوەندی بۆ ئەوش ئەوەیە کە مەجلیسی وزەرا خۆی بڕیار لەسەر ئەو بابەتە بدا ئەوەی کە هەرێم داوایە کرد ڕاستی دوای هەرێم نەک داوایە کە دوای هەرێم ڕازی بوو چکە هەرێم داوای نەکرد هەرم داوای نەسی سەڕێحیەکرد بۆ پارەی بەلاش ئێمە وتمان مەجلیسی وزەرا خۆی اتفاق بکە و تەحملی نەتیجەکەشی بکە تەحملی نەتیجە یعنی ئەگەر پارەی نەما بڵێ ئیتر خۆی بڵێ هۆکارەکەی چییە بەڵام پارەکە بنێرێت ئەوە لە ناو گروپی 15 ئێمە لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان اتفاقمان لەسەر ڕۆڵێکی باشی گێڕاوە پوریش سەرۆکی لیژنەی مالی لەگەڵ هەندێک لە برادەرانی هاتن و ڕۆڵیشی خراپ نەبوو و زۆریش محاولەی لێک نزیکبوونەوەی کرد ئەوەی کە لە قسەکانە ئێڵێ لە ڤیددیۆکاوە کوتمەوە هەندێک بەڕێز خراپ تەرجەمەیان کرد منێک پەیوەندی بە یەک دوو دەستگای ڕاگەانی بەڕێزی شۆ کردمەوە قسانە بۆ ویژدان من لە حەزەمە ئێستا محەممەد حەلبوسی و پێشم و تۆ دوێنێ هەموو بەشایەتی نوێنەرانی گروپی 15 پێمان وتووە کە ئەوەی کە ئەوە ئێڵێ با ئەمانە نەڕۆنە دەرەوە چکە بڕۆن نایەنەوە باش و ئەو ئەزانێ بۆ ئاڵێ ئەوە زانێ مکەونێکی سەرێکی لە عێراق بڕۆتە دەرەوەی پرۆسی سیاسی بۆ ئەم ینی نەیگوت بڕۆنە دەر و مەگەڕێنەوە ناخێر ناوتی بڕۆنە دەرەوە نایەنەوە وتی ئوقسم بالله إذا طلعوا ما يرجعون يعني ئەوە مەبەستی ڕووی کرد چکە ئێمە دانیشت بووین ئەمەم بەیانە بوو سعات 5 و 10 دقیقە 5 و چارەک 5 و 5 دقیقە ئەلەو بینێ ڕووی کردە پەرلەمانتارانی پێکهاتەکانی تر چکە لە کورد وتی ینی وەکەئەنەوە با نەڕۆن حتا یەک دوو پەرلەمانتاری هەیە زیاد جەنابی و ڕەفیقەکانی تری ئەوانی شەر هەمان قسەیان کرد وتیان کاکە با ئەوان لە خوارەوە بوون ئەو لەسەر مەنەسەب بوو مەمایکە کە سەوتی ئەو زیاتر دەرکەوت ئەمە وەکو شتێکی ویژدانی ئاوازە قسە بکەین و زۆر ڕێزی گرت لە نوێنەرانی کورد و حتا دواییش پێی وتین کە من معجب بووم کە ئێوە سەر ڕای خلافتان لەگەڵ ئەم دەسەڵاتی هەرێمە کە ئێوە بە دەسەڵاتێکی شکسواردووی دانێن بەڵام لەم مەسەلەیە چووکە ماسەلەکە مافی خەڵک و ماچەی خەڵک بوو کۆدەنگێکی تەواومان هەبوو بەڵێ باشە بە سەبارەت بە پەرلەمانی کوردستان ئەوش ڕاگەیەنراوێکی دەرکردووە و دەڵێ ئەمەی کێکراوە پێشێرکاری پێکەوە ژیان و هاوبەشی و پێچوانی هەڵەگەشتەکان ڕێکەوتنامەکانی پێشووە دەبێت پەرلەمانی کوردستان پەیوەست بەوەی کە ئێستا ئەم یاسایە دەرچوو ئەو چڕۆڵەی بگێڕێ من سپاسی هەموو ئەوانە ئەکەم کە دەستخۆشییان لە یەک ڕیزی کورد کردووە چکە لەو بەیان نامانە هەمووی تایەتی بەڵام ئەم دەسەڵاتە ئەوەندە گەندەڵە بەخوا لە سەرینیانەواشە لە یەک ڕیز لەگەڵ یا بۆسی زەرد لە سەرینیان زەرد چکە حیابەرێ وەکو شەخص ناڵێم باسی معنەوی دەسەڵاتەکەم کەسەکان کەسی ئەوانەی کە لە بەغدان مەبەستن پەرلەمانتارەکان ئەوانە ڕەفیقمان بەڵام ئەم بەیاننامانە یان لە تێنەگەیشتن لە یاساکەەوە هاتووە کە من ئێستا پێم وتی ئەو یاسایە ئەبێ نەوت بدەیت تەنها کێشەکە ئەوەیە کە هەرێم ئێوێ نەوت نەدات باش ئەو بەیاننامانە هەمووی بۆی پەرلەمانیش دوو بەشێکی پەیوەندی لە پەلەپەلەکردنە لەوەیە کە
قۆناغی ڕابردوو دووبارە نابێتەوە و یانەوێت زوو چارەسەرێک بدۆزنەوە کە وەکو ڕابردوو دووبارێتەوە کە پێم وایە زۆر زەحمەت تایبەتی بۆ بۆی ئەم یاسایە تعدیل بکرێ بۆ شێوەی کە هەرێمەوێت زۆر زەحمەت ئاسان نییە چونکە ئەم هێزانەی تر مشکلەکەی ئەوەیە لە عێراق ئینتیخابات نزیک ئەو هێزانی تریش لە بەردەم ژەماڵی خۆیانە نایانەوێت قسەیەکیان بێتە سەر ئەوە هۆکارەکەیەتی بەڵام با پەرلەمانی کوردستان لە بری ئەمە بێت کاکە حکوومەت بانکە دانیشێ دەستخۆشی لێ بکە ئەوانەی کە دەنگیان دلێرە لە کۆبوونەوە بە تاڵەکانە بە کێمە ڕێزمانەیە بوویان خین سەربان با لە کۆبوونەوە ئەوە کەونەکەش کە ئەوان کەسە گەورەکان حکوومەتی هەرێم حزوری هەیە ڕێک پێیان بڵێن لە کاکە ئەوەی ئێوەی غەڵەتە کوا شەفافیت کوا داهاتینەوە ئێمە لە 2020 قانونی موازنەمان نەبووە دوو قانونێک یان هی قەرزێکیان ئەمەی دوێنێ ئەمەی ئەمڕۆ قانونی عزیزی مالی دەرکراوە لە بواری مالیە لە کوردستان نزیکی 8 ساڵە چەندە زیاترە قانونی موازنە نیە کە سەناک بەڵێ لە 2013 وانە بابێن ئیش لەسەر بکەن بابێت ئیش شەفافیت بکەن بابێت ئیش لەسەر ئیشبارکردنی هێزە سیاسەکانیان بکەن کامل بدەن بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەگەر ڕێبکەونێکە بەغدا ئەوانی ژەنچاتیان نەبێت بۆ من پێشم وایە بۆ معلومات پێشم وایە ئەگەر ناڵێم هەمویان زۆربیان حەزەکەن چونکە ئەو دۆخە لە بەغاش هەیە پەرلەمانتاوکو خۆی حەزەکە کۆتایی بەم سەریش بەس چی بە خەڵکی کوردستان دەڵێ ئەمە خاڵێک یەکلاکەرەوەی بۆ پابندبوون یا خود نەبوون حکوومەت هێرێم لەگەڵ بەغداد خاڵ یەکلاکەرەوەیە بۆ موازنەی 2021 ئەگەر ئەمە پابندی خۆی دەرنەبڕێ لە 21 تووشی کارێزاتێکی گەورەترە بین ئەگەر پابندیش بێت لە 21 ئێمە لە سەلامەتێکی باشە بین سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ